ئێمە وەکو میلەتی کورد وەکو دەسەڵاتی کوردی کە لەو دی و بەراسیلی لەسەر سنوورەکان خەڵک بەزەی پێدا داهاتینەوە وەزعی دارایی وەزعی مەعیشەت و ژیانی گوزەران بە ئەندازەیەک ناخۆش بوو ینی ئەگەر بەبیرمان دێتەوە ینی موسڕی بە بەدەنمان دادێ ئایا ئەم حیزبانە لەم بارودۆخە ناهەموار و دژوارە دابوون ئایا حەق نییە پند وەربگرن کە ژەمی بەعەز خوا بۆ لەناوی بردن ئایا دروستە ئێستا بە هەمان ڕێگەدا بڕۆنەوە ئایا دروستە کە ئەو ستەمێکی ئەوا کردوان مەش بیکەینەوە ئێمە ینی دەستکەوتەکانمان بۆ دەپارێزێت کە زوڵم بکەین قۆڕەکاری هەبێ گەندەڵی هەبێ و داپلۆسین هەبێ و ڕێ لە ئازادی بیر و ڕا و بیر و باوەڕ و ئەوانە بگیرێ ستەمی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان و قۆڕەکاری سیاسی هەیە لە هەرێمی کوردستان وەستەمی اقتصادی و ئابووری و دارایی هەیە لە هەرێمی کوردستان وەستەمی ئیداری هەیە لە هەرێمی کوردستان و ڕێگرتن لە ئازادبوون و ینی سیاسی وەکو تاگ وەکو ڕێکخرا وەکو ئەحزاب لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر مەسەلەن ڕێگەی لێ دەگیرێ و کب دەکرێتەوە بە تایبەتی ئەگەر زانرا کە ئەمە زیانی هەیە بۆ دەسەڵات زیانی هەیە بۆ دزی بۆ گەندەڵی ینی ئەمانە تەبان ینی بە ڕێژەیەک جاری وایە زیاتر جاری وایە کەمتر لە هەرێمی کوردستان هەیە تەنها شتێک کە جیاواز بوو بێ ینی کە بەعەز زیاتری کرد بێت لە کوشتن لە شاڵاوەکانی ئەنفال لە چیمیایی بارانکردن بەڵام ئێمەش لە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین حزب دەسەڵاتدارەکان کەمترمان بەیەکتر نەکرد لەوە کە بەعەز پێ کردین دژی ئەوە نیم کە ئەو بەرپرسانەش وەکو باقی پێشمەرگەکانی تریش ینی با ژیانیان هەبێ با ژیانێکی خۆشگوزەرانیشان هەبێ با خاوەنی عەرز بن با خاوەنی خانوو بن با خاوەنی سیارەش بن بەڵام بەڕاستی بەم شێوە ناکە ینی بەرپرسی وا هەبێ هێندەی دووسێ سەرۆکی وڵاتانی ئەم دنیاە دەوڵەمەند بێ پارەی هەبێ کۆمپانیای هەبێ پرۆژەی هەبێ بازرگانی بکە ینی بەداخەوە بۆیە دەڵم واتە دێتە بەرچاو کەم شۆش و پێشمەرگایەتی و ئەم ڕاپەڕینە بۆ خۆ دەوڵەمەندکردن بوو بێ بۆ بازرگانیکردن بوو بێ بە مڵک و ماڵی ئەم خەڵکە فەقیر و هەژارە